لە سەلاحەدینەوە هاتوۆتە هاوینە هەواری قەشقۆڵی لە دوکان. هەرچەندە پلەیگەرمی ئەمڕۆی سلێمانی زیاتر بوو لە 42 پلەی سەدی، بەڵام ئەو گەشتیارە کەشوهەوای سلێمانی بە جستان ناو دەبات بەراورد بە کەشوهەوای گەرمی سەلاحەدین. سوپاسی خەڵکی سلێمانی دەکەین کە پێشوازی لە گەشتیاران دەکەن، بەتایبەت گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراق. کەشوهەوا زۆر خۆش و فێنک و لەبارە و ئەگەر بەراورد بکرێت بە سەلاحەدین وەک زستانی ناوچەکەی ئێمە وایە. گەشتیاران کاتێک دەچنە شوێنە گەشتیاریەکان نزیک ئاو و ناوچە ئاویەکان دەکەونەوە و خۆیان فێنک دەکەنەوە و مەلە دەکەن. بەڵام لە هەندێک دۆخدا مەلەکردن لە هەندێک شوێنی ناوچە گەشتیاریەکان قەدەغەیە و تابلۆی ئاگادارکردنەوەی لێ هەڵواسراوە، بەڵام بژمارەیەک لە گەشتیاران پابند نابن پێوەی. بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانیش دەڵێت لە ڕۆژی جەژندا گەشتیارێک خنکاوە و بەوەش ئامارەکانی خنکان لە دەریاچەی دوکان لە ماوەی ئەم ساڵدا بۆ 4 حاڵات بەرز بۆتەوە. بەداخەوە لە یەکەم ڕۆژە حاڵەتێکی خنکانمان هەبوو، بەڵام لەم ساڵە 4 حاڵەتی خنکانمان هەیە. ئەوەی کە تا ئێستا هەیە خۆتان نەزانن جەوەکە گەرمە و ئەو هاڵاتیانی کە دێشن پامەندی ڕێنمایەکان نابن ئەگەر خۆتان ئەلامەتەکان پیشاندن کە بۆیان دانراوە و ئاگادارکردنەوەشیان پێدراوە کە خۆیان بە دوور بگرن لە مەلەکردن، بەڵام بە هۆی گەرمی جەوەکەەوە ئەوان هەر پەنا ئەبن بۆ مەلەکردن و ناو ئاوەکە. ئەمە وایکات بە نەشارەزایی خۆیان تووشی حاڵاتی نەخوازراو بن. ئەبوبەکر کە لە کۆمپانیایەکی گەشتیاری کار دەکات و گەشتیار لە ناوەڕاست و خواروی عێراق دەهێنێتە هەرێمی کوردستان، ئاماژە بۆ ئەوە دەکات لە کاتی گەشتەکەیاندا ڕێنمایی دەدات تا گەشتیاران کە نزیک ئەو شوێنانە نەبنەوە کە ناوچەی ئاویە و مەلەکردن تێیدا قەدەغەیە. يعني يشكل خطر على المواطنين. قەراغی ئاوەکە مەترسیدارە، هەر بۆیە ڕێگری دەکرێت لە هەر کەس و خێزانێک بیانەوێت نزیکی قەراغی ئاوەکە ببنەوە، چونکە مەترسیدارە بۆ مەلەکردن. ڕێنمایی گەشتیاران دەکرێت کە مەلە لەم شوێنەدا نەکەن. وهذا يسبب خطر عليهم. بۆ ڕۆژانی جەژنی قوربان زیاتر لە 65,000 گەشتیار هاتوونەتە سلێمانی و زۆربیان لە ناوەڕاست و خواروی عێراق بوون و بەشێکیشیان لە ئێران و وڵاتانی دیکەوە هاتوون. لە شارەکانی لە بەسڕەوەتیایەتی هەتا گاتە نزیکی شاری نزیک لە کوردستانەوە هەموو شارەکان عەرەب بە زۆری دێن بۆ ئێرە، ئەتوانم بڵێم لە 175 گەشتیاران عەرەبن. وا چاوەڕوان دەکرێت تاوەکو حەڤەی ئەم مانگە ئاماری هاتنی گەشتیاران بەرز ببێتەوە بۆ زیاتر لە 100,000 گەشتیار و هەموو کار ئاسانیە کراوە بۆ هاتنی گەشتیاران و بەسەربردنی کاتەکانیان لە شوێنە گەشتیاریەکانی سلێمانی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، دوکان.